بۆیە ئێمە ئیمڕۆ گەشتینە ئەم بڕیارانە و ئومێدەکەین هەموو لایەک لەگەڵمانە جێبەجێ بکە. یەکەمیان ڕاگررتنی هاتوچۆ لە نێوان قەزا و شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانیدا جگە لە تیمە تەندروستیەکان و وەفدە ڕسمیەکان و ڕێکخرا و ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان و هێزە ئەمنیەکان و ئاڵ و گۆڕە بازرگانیەکان بۆ هەر حاڵەتێکی تر پێویستە بە ڕەزامەندی قایمقامێتی سنوورەکە بێت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشدا. ئەم بڕیارە لە سەعات 12 ئەم شەوەوە دەچێتە باری جێبەجێکردنەوە تا 28 سێی 2020 بەردەوامە بێ. دووهەم، ڕاگررتنی هەموو هێڵەکانی گواستنەوەی گشتی، پاس و مینی پاسی ناوشار و دەرەوەی شارەکان لە سنووری پارێزگای سلێمانیدا و ڕێبەهاتنی هیچ گواستنەوەیەکی گشتی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانەوە بۆ سلێمانی نادرێت لە سەعات 12 ئەم شەوەوە تا 1 2020 بەردەوامە بێ و ئەمەش وەزارەتی گواستنەوە بە سوپاسەوە هەمان بڕیاری لە ئاستی هەرێمی کوردستان بۆ دەرکردووە. داخستنی هەموو کافتریا و چایخانە و ئەو شوێنانەی خەڵکتیاندا کۆ دەبێتەوە لە ئەمڕۆوە تا کاتێکی نادیار. پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە و بۆ کاری زۆر پێویست نەبێ نێنە دەرەوە. هەر بازرگان و فرۆشیار و تاکسیەک قۆرخکاری بکات و نرخی کاڵاکان و گواستنەوە بەرز بکاتەوە بە توندترین شێوە سزای یاسایی ئەدرێ و ئومێدەکەم هەموو کەسێ پابند بێ. ئەمڕۆ بەڕێز وەزیری دارایی سەردانی بەرزی باشماخی کردووە مەرزەکان باشتر ڕێگەخرێنەوە، ئاڵوگۆڕی بازرگانی هاتنی وشکە تەڕا سوتەمەنی بەردەوامە بێ، هیچ قەیرانێکی خواردن پێداویستیەکان سوتەمەنی دروست نابێ، هەموو لایەک دڵنیاکەینەوە کە پەیڕەوی ڕێنماییەکان بکەن و قایمقامەتی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی و کۆمپانیاکانە ئەو سیستەمی دیلیڤەری و گەڕان بە کۆڵانەکانە پەیڕەوەکەن بۆ گەیاندنی وشکە، بۆ گەیاندنی تەڕە بە کۆڵانەکان بە ماڵەکان بۆی خەڵک پێویست نەکا بێتە بازارەکان و مۆڵەکان قەرەباڵغ بکە. هەر کەسێک بە قاچاق خەڵک بێنێ ویا هەر کەسێ بە قاچاق بگەڕێتەوە هاوشێوەی تاوانبار مامەڵی لەگەڵا ئەکرێت و هەموو ڕێکارێکی یاسایی لە بەرامبەرە ئەگژیرێتە بەر. بۆیە داوا لە هەموو هاوڵاتیانەکەین چ خۆیان لە تیمەکانی تەندروستی نەشارنەوە چ لە دەستگا ئەمنیەکان نەشارنەوە و بە ڕێگەی ڕاست و دروست بگەڕێنەوە. ئومێدەکەم نەگەینە ئەو قۆناغی کە بە تەواوی ناچار بین لە ڕێی هێزە ئەمنیەکانەوە هەموو جوڵەیەک ڕابگرین